لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کۆبانیەوە شەڕ بەردەوامە و وەزیری پاراستنی کۆبانێش دەڵێت ئەم شەو 5 چەکداری داعش کوژراون و 2 شەڕڤانی شەهید بوون. باڵوێزی فەڕەنسا لە عێراق ڕایگەیاند وڵاتەکەی بەردەوام دەبێت لە هاوکاریکردنی سەربازی و مرۆیی هەرێمی کوردستان. ئەو وادەی کورد بۆ عەبادی دیاری کرد تەنها 45 ڕۆژی ماوە. تا ئێستاش نەبوو جەڕەوانە کراوە و نە هیچ داواکاریەکی دیکەی کورد جێبەجێ کراوە. سڵاوتان لێبێ بەڕێزان ڕۆماڵی ڕاستەوخۆی NRT لەگەڵتان بەردەوامە. لە هەردوو قۆڵی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کۆبانێ شەڕ بەردەوامە و لە ئەنجامدا ئەم شەو 5 چەکداری داعش کوژراون و 2 شەڕڤانیش شەهید بوون. عیسمەت شێخۆ وەزیری پاراستنی کانتۆنی کۆبانێ بە NRT ڕاگەیاند و هەر ئەم شەو یەکینەکانی پاراستنی گەل هێرشیان کردووە سەر گوندی تەلشەعیر لە خۆرئاوای کۆبانێ و لە هەوڵی کۆنتڕۆڵکردنەوەیدان. دەشڵێت شەڕێکی قورس لە خۆرهەڵاتی کۆبانێ بەردەوامە. وەزیری پاراستنی کانتۆنی کۆبانێ ئاشکراشی کردووە لە ئەنجامی هەردوو شەڕەکەدا 2 شەڕڤان شەهید بوون و تەرمی 5 چەکداری داعش بینراون. بۆ زانێری زیاتر ئەیاسکەرەم نێردراوی NRT لە کۆبانێەوە لەگەڵماندا سڵاو دەبێ ئەیاز دوا پێشاتەکان لە ئێستادا بە تایبەتی لە گوندی تەلشەعیر. دەم باش بەڵێ ئیشەژی میناشەوێن دەربازبووی لە هەردوو بەرەی شەڕواتە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوبانێ شەڕ و پەفچوونên dijwar di navbera şervanên yê pegê û çekdarên Daeş qewmîn. Li ewel îşevda dihê dîtin balafirê şerkerên Amerîkayê bi dijwarî bordûmana binkew mulkehên çekdarên Daeş dikin. Tê pêşbînîkirin ji malek zûriya çekdarên Daeş di encama wan bordûmana da hat bin kuştinê lê hejmareke diyarîkirî heya nahez zanîn. Di heman derda îşev çekdarên Daeş di aliyê başûrê Kobanê bi rêya topên dîrhavej bi dijwarî navenda bajêr û nêzî deriyê Sinûriyê navbera Kobanê û Bakurê Kurdistanê bordûman dike. جگە لەو بۆردومانانەی فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان کە 6 بۆردومان بوون لە دوای ئەوە لە ئێستادا هیچ بۆردومانێکی ناوچەکانی کۆبانێ دەکەن؟ بەڵێ بەریە پێش دەقەیانجی باڵەفرێن شەرکێرین ئەمریکای دووجار بۆردومانە بنکە و بارەگایên çekdarên Daeş kirin li derdorê Kobanê. Di niha jî re berdewam balafir li dor asmanê Kobanê de dizivinin. ئێستا زیاتر شەڕ لەکوێیە؟ لە تەلشەعیر شەڕ هەیە کە داعش کۆنتڕۆڵی کردەوە؟ li girdê Tilşehîr bele îşev şerekê giran li derdora wan bandên girdê Tilşehîr diqewmîtin lê heyana li gorî wan agahiyên bi dest kefti şervanên yekîneyên parastina gel yepege di pêşrawiyê nane bû kontrolkirina girdê Tilşehîr. Di heman em de li rûşhelatê Kobanê jî şerekê dijwar demjimêr heftê îşev heyana jî devam diket. Li başûrê Kobanê jî çekdarên Daeş dîsa berdewam bi topên dûrhavêj bordûmana nava bajêr û nêzî deriyê Sinûr diket. Heyana jî ew tûbarana çekdarên Daeş berdewam e. لەبارەی ئەو چەک و تەقەمەنیانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ناردنی بۆ کۆبانێ شەڕڤانانی یەبەگە ئاماژە بۆ دەدەن کە چەکەکان گەشتوۆتە دەستیان و بەکاری دێنن؟ بەلە بێگومان بەری چەند ڕۆژە ئەو چەکێن هەرێما کوردستانی شاندە بەڕێیا باڵافەران هاتنە شاندن بۆ شەڕڤانên یەپەگێ بێگومان ژی شەڕدا ئەو چەک li gorî wan agahiyên destmeketî dihên bikarînan. واتە لە ئێستادا شەڕڤانانی یەبەگە چەکەکان بەکاردێنن هیچ پێویستیان بە ڕاهێنان نەبوو لەسەر ئەو چەکانە؟ li gor wan agahiyên bi dest negirte û çekên ji bal herêma Kurdistanê ve bû şervanên YPG hatin şandin
شەڕوانێتێکی پێشتری زۆر جوان چەکان بکار ئیناوە واتە شارەزایەکە باش هەبوو لەوان جوێن جەکێن هاتن شاندن بۆ شەڕوانێتەیە. ئایا شەڕەکانی ئەم شەو جیاوازترن لە شەڕەکانی چەند ڕۆژی ڕابردوو واتە چڕترن؟ دەستپێکا شەرە بەرێ دەمژمێر هەفت شەڕەکێ گران هەبوو جیاوازیەک هەبوو ڕاستە لە گۆر شەوێن دەربازبووی بەتایبەت لە شەوێن دەربازبووی لە ڕۆژاوای کوبانێ شەڕ بوێ گیرانگەینە بەوای شەر داهاتکرد لە ئیشەف شەڕێکی زۆر دژوار دناوبەرە شەڕوانان و جەتەیەن داعش لە گردێتر شەهید هەیە. باشە وەکو نێردراوی ئەنارتی لەوێدا لە پاش بڕیارەکەی پەرلەمانی کوردستان بە ناردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ هێرشەکانی داعش زیاتر بوون؟ بەێ شەوا دەربازبووی هەر ئیشەژی وەک باس تاتکردن و چەکدارێن داعش هێزێک زۆر کوون کردە بۆ هێرشکردن لێ ئەوە داهات دیتن شەڕوانین یەتەگە زۆر بە دژواری بەرسڤەوان چەکدارێن داعش دەدا لە داوی زانیاریژێ هەر لە ڕۆژهەڵاتێک کومانە ئیشەف چەکدارێن داعش برەیان ماتۆرێک بۆمبەکیری خواستن خوا بگەهێنن یەکژە بنگهێن یەکژە وارەکای شەڕوانێتەگێ لە دووردا بۆ ئارمانجا هێرشێ شەڕوانێتەگێ ئەو ماتۆستکلا بۆمبەکیری بشوفێر و هاتە ژێناوبرن دیسە. سپاس بۆ ئەیاز کەرەم نێردراوی NRT لە سنووری کۆبانێەوە. وەفدێکی پەرلەمانی عێراق لە زیاتر لە 30 پەرلەمانتار پێگاتون گەیشتنە هەرێمی کوردستان هەروەها لەگەڵ پەرلەمانی کوردستان کۆبوونەوە. هەردوو لاش ڕێکەوتن لەسەر درێژە پێدانی سەردانەکانی پەرلەمانتاران و لیژنەکانی هەردوو لا بۆ لای یەکتر. لە دوای کۆبوونەوە کەشکە نزیکەی کاتژمێرێکی خایان لەگەڵ وەفدەکەی پەرلەمانی عێراق یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕایگەیان دروستکردنی پەیوەندی لە نێوان فراکسیۆنەکان و لیژنە تایبەتمەندەکانی هەردوو لا دەبێتە هۆی هێنانەکایی زەمینە بۆ دانوستان و لێک تێگەیشتنی زیاتر. لەبارەی کێشەکانی هەولێر و بەغداوە یوسف محەممەد وتیشی ئومێدەوارن حکوومەتی نوێ عێراق بە عەقلیەت و بیرروبۆچوون و شێوازی حکومڕانی تازەوە کێشەکانی لەگەڵ هەرێم چارەسەر بکات. ئاشکراشی کرد لە ئایندەیەکی نزیکدا دانوستان لە نێوان هەردوو لا دێتەکایەوە بۆی ئومێدەوارن ئەو دانوستانە ببێتە هۆی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. وەفدەکەی پەرلەمانتارانی عێراق لە نزیکەی 30 پەرلەمانتار پێگاتە بوو لە کۆبنەوەکەدا لەسەر بارودۆخی ئاوارەکانی هەرێم و هەمانگی نێوان هەردوو لا و بودجەی هەرێمی کوردستان گفتوگۆیان کردبوو. کاوە محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق لە هەولێرەوە لەگەڵماندایە بۆ قسەکردن لەسەر ئەو سەردانەی ئەو وەفدە تایبەتەی پەرلەمانی عێراق. ئەم کاتت باشکا کاوا سەرۆکی پەرلەمان دەڵێت ئەم سەردانە دەبێتە هۆی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. پێت وایە پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق چیان لەدەستە بۆ چارەسەرکردنی کێشەکان؟ زۆر سپاس کاکشوان سڵاو لە ئێوە و لە بینێرانیشتان. بێگومان حەزەکەمەوە سەرەتا ڕوون بکەمەوە کە ئەمڕۆ ئەم سەردانەی ئەندامانی پەرلەمانی عێراق بۆ پەرلەمانی کوردستان لەوەوە سەرچاوی گرت کە ئێستا لە دوێنێوە ئەندامانی پەرلەمانی عێراق خولێکی تایبەت بە بودجەیان بۆ کراوەتەوە لە هەولێر کە ماوەی 4 ڕۆژ دەخایەنێت تا ڕۆژی شەممە کۆتایی خولەکە دەبێت. لە ڕاستیدا ئامادەیی ئەم ژمارەیە کە نزیکەی 6 تا 7 ئەندامی پەرلەمانی عێراق لە هەولێر ئێمە بە پێویستمان زانی کە ئەمە وەکو دەست پێشخەریەک و وەکو دەرفەتێک بقۆزینەوە بۆ ئەوەی بتوانین پەیوەندێک لە نێوان هەردوو پەرلەمانەکەدا دروست بکەین و هەم لە یەکتر نزیک بوونەوەش بێتە کایەوە لە نێوان هەردوولادا. بە حکمی ئەوەی کە خۆتان دەزانن پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان هەردوو لا دەسەڵاتی یاسادانانن لە ئەوەی عێراق و لە هەرێمی کوردستان و ئەوە بە پێویست زانرا کە ئەم لێک نزیک بوونەوەی هەبێت چونکە خۆتان دەزانن ئێمە هەمیشە
لە چوارچێوەی ئەو کێشانەی کە لە نێوان هەرێم و بەغدادا هەبووە زیاتر تەرکیز لەسەر ئەوە کراوە کە لە نێوان هەردوو حکوومەتەکەی فیدرالی و حکوومەتی هەرێمی کوردستان دانوستانەکان کراوە یان لە نێوان سەرکردایەتی سیاسی حزبە سیاسەکانی هەرێمی کوردستان و حزبە سیاسەکانی عێراق ئەم دانوستانە بەڕێوە چوون. بەڵام ئەم لایەنە لایەنی تەشریعی لایەنی یاسادانان پێم وایە ئەهەمیەتی و بایەخی تایبەتی خۆی نەدراوەتێ، چونکە خۆتان دەزانن بەڕاستی ئەم مەسلەیە گرنگی خۆی هەیە کە هەردوو لە مەسلەی ئەو پرۆژە یاسانەی کە دێنە پێشەوە ئێمە وەکو ئەندامانی پەرلەمانی کورد لە بەغدا ئەوەی کە لە دەستمان بێ هەوڵ بدەین کاری لەسەر بکەین بۆ ئەوەی بتوانین ئەوەی کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە لەو یاسانەی کە لە عێراق دەدەچن ئێمە دەورمان هەبێ کە بەرژەوەندی کورد لە بەرچاو بگیرێ و بێگومان تۆ ئەگەر بتەوێ ئەو بەرژەوەندیانە لە بەرچاو بگیرێ پێویستت بەوەیە کە لۆبی بۆ دروست بکەین لە ناو پەرلەمانی عێراق و ناتوانین ئێمە اعتیماد تەنها لەسەر ئەوە بکەین کە ژمارە باش ئەگەر وایە کاکاوە بتوانین بە ژمارەی کورسی ئێمە ئەوەی پەیوەندی بە کێشەی نێوان هەولێر و بەغداوە هەبێت هەمووان قسە لەسەرەوە دەکەن کە زۆربەی لە ڕێکەوتنی سیاسی یاخود ڕێکەوتنی وە کۆمنۆ سیاسەکانی دەرەوەی پەرلەمان دەکرێت کەواتە لێرەدا چۆن بایەخ دەدرێت بە پەرلەمان دەتوانێت چی بکات لە کاتێکدا لە دەرەوەی پەرلەمان اتفاقاتی سیاسی دەکرێت لەسەر کێشەکان بۆ نمونە سەبارەت بە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا چوونی وەفدی دانوستانکار بۆ بەغدا درێژە پێدانی گفتوگۆ بوو نەک پەرلەمانتارانی کورد ئەم کێشەیە چارەسەرکەن لەناو پەرلەمانی عێراق. مەبەستەکەم ئەوە نییە کە بڵێم ئێمە وەکو پەرلەمانتارانی کورد بتوانین کێشەکان چارەسەر بکەین، بەڵام پێم وایە وەکو یەک پاکێژ ئێمە دەبێت سەیری ئەوە بکەین کە هەوڵ و هیمەتەکانی هەموو لایەکمان دەبێ لە هەموو ئاستەکاندا بە بەرپراوانیەوە کاری بۆ بکەین، چ سەرکردایەتی سیاسی حەزبە کوردستانیەکان چ وەزیرەکانمان لە ناو ئەنجومەنی وەزیران چ ئێمەی پەرلەمانتاران لە پەرلەمانی عێراق و بێگومان ئێمە لە ئاستی بڕیاری سیاسی لە ئاستی بڕیاری ئیداری لە ئەنجومەنی وەزیران و لە ئاستی یاساکانیش ئێمە دەبێت لە هەموو ئاستەکاندا کاری بۆ بکەین و ئیشی بۆ بکەین. من حەزەکەم ئەوەش تەواو بکەم کە بەڕاستی ئەم جۆرە سەردانانە زۆر گرنگە بۆ ئەوەی چونکە جارێ خۆتان دەزانن بەشێکی زۆری ئەو پەرلەمانتارانەی کە ئێستا لێرەن ئەوانە هی دەورەی تازەن هی خولی سێمی پەرلەمانی عێراقن و پێویست بەوە دەکرد کە هەلومەرزی ئێرە و ئەو وێنەی ئێرە بۆیان نەقڵ بکرێ نەک تەنها لە چوارچێوەی ئەو ئوتێلانەی کە خولەکەیان بۆ کراوەتەوە یان میوانداری دەکرێن تەنها ئەوە ببینن و هەرێمی کوردستان لەو چوارچێوەدا ببینن گرنگە بەڕاستی ئەوەی کە گوێیان لێ بۆ بیستویانە لەبارەی ئەم سیستمی حکومڕانی هەرێمی کوردستان لە نزیکەوە لە بەرپرسانی ئەم دامەزراوە ڕسمیانەی هەرێمی کوردستان ببیستن و جێگەی خۆشحاڵیە کە ئەوان زۆریان پێخۆش بوو کە ئەم دیدارە ڕێکخرا و بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز دکتۆر یوسف محەممەد سادق کە خۆی پێشوازی لێکردن و زۆر سپاسگوزار بوون و دواتریش هەندێک گفتوگۆ کرا لەسەرەوەی ئێمە چۆن بتوانین ئەو کێشانە چارەسەر بکەین و ئەوانش سپاسی ڕۆڵی هەرێمی کوردستانیان کرد لە خۆگرتنی ئەو هەموو ژمارە زۆرەی ئاوارانی کە لە ناوچە جیاجیەکانی عێراقەوە هاتوون و لێرە میوانداری کراون و ڕێزیان لێگیراوە. اینجا ئێمە من بۆ مەسلەی پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا من بۆ خۆم پێم وایە ئەمە کاریگەری دەبێ و دەوری دەبێت لەوەی کە بیرروڕای ئەو پەرلەمانتارانە لە هەندێک لەو پرۆژە یاسانەی کە دێنە پێشەوە ڕاستە بڕیاری سیاسی دەوری سەرەکی هەیە تا ئێستاش بەڵام بێگومان پەرلەمانتاریش لە نێو پەرلەمانی عێراقدا دەور و کاریگەری خۆی دەبێت بە تایبەتیش بەشێکی زۆر لە نخبەی سیاسی بڕیاردە بەدەستی ناو حزبە سیاسەکانی عێراق خۆشیان پەرلەمانتارن یعنی هەم پەرلەمانتارە هەم بڕیار بەدەستی ناو حزبەکەی خۆیەتی ئەمانە ڕەنگە ئەو وێنەیە وەکو لە هەرێمی کوردستاندا هەیە ئەوە بەو شێوێ نەبێ خۆتان بینیتان لە کاتی دانوستانەکانی نێوان هەرێم و بەغدا لەگەڵ لێرەدا دەبێت ئەو بزانین کام لەو سەرکردە حزبیانە کە پەرلەمانتارن هاتن بۆ هەرێمی کوردستان کۆبوونەوە لەگەڵ پەرلەمانی کوردستان یاخۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ئەو کەسانە بڕیار بەدەستن وەکو ئەوەی کە دەیزانن بەڵێ ئەوانەی کە لە ناو کوتلە سیاسەکانی خۆیانن ئەوانە بەڕاستی هەندێکیان لە نێو کوتلەکەدا دەستی باڵیان دەڕوە و دەتوانن بڕیار بدەن ڕەنگە ئەوانە لە سەفی یەکەمی بڕیار بەدەستی ناو حزبەکانیان نەبن بێگومان ئەوانە نین مەبەستمەوەیە کە ئەوانە دەتوانن کاریگەری خۆیان دابنێن لەسەر بڕیاری سیاسی ناو حزبەکانیان و کاری خۆیان بکەن بە ئاراستەی ئەوەی کە تەفەهومی وەزعی هەرێمی کوردستان بکەن
بە تایبەتیش خۆتان دەزانن ئێستا وەزعی هەرێمی کوردستان لە مەسلەی بودجە و بەشە بودجەی هەرێم و بڕانی بەشە بودجەکەی مەسلەیەکە کە بۆتە بە حکمی ئەوەی کە کاریگەریەکی زۆری داناوە لەسەر ژیانی خەڵکی کوردستان، لەسەر بازاڕی هەرێمی کوردستان، لەسەر ئابووری هەرێمی کوردستان. ئەمانە وای کردووە کە لە ڕاستیدا ببێتە ئەولەویەت لە داواکاریەکانی کورد لە ئاستی سیاسی لە ئاستی پەرلەمانی. ئێمە لە ماوەی ڕابردوودا لە وەکو پەرلەمانی ئەندامانی پەرلەمانی عێراق کاری زۆرمان لەسەرەوە کردووە. لە بەغدا ئێمە دانیشتن و کۆبنەوەمان هەبووە لەگەڵ با بڵێن هەیئەی سیاسی هەندێک لەو حزبە سیاسیانە لەگەڵ پەرلەمانتارەکان خۆیان لەگەڵ بەرپرسە باڵاکان و بڕیاربەردەستەکانی ئەم حزبانە لە نزیکەوە قسەمان کردووە و گفتوگۆمان کردووە کار لەسەرەوە دەکەین. بەڵام بێگومان ئەوان ئێستا ئەوەی کە هەیە حەزەکەم بە خەڵکی کوردستانەوە بزانن، ئەوانیش ئێستا چاوەڕوانی ئەوەن کە وەفدی هەرێمی کوردستان بچێت بەیەکەوە دابنیشن بۆی قسە لەسەر وردەکاریەکان و کێشەکان بکەن بۆی بگەنە نەتیجەیەک. لەم ماوەیەدا کە وەزیرە کوردەکان چوونەوە بەغدا و لەوێ دەست بەکار بوون لە ئەنجومەنی وەزیران، من پێم وایە ئەمە هەنگاوێکی گرنگ و پێویست بوو بە حکمی ئەوەی کە ئێستا با بڵێن پرۆژە یاسای بودجەی ساڵی 2014 عێراق ئێستا لە گەڕاوەتەوە ئەنجومەنی وەزیران و لە ئەنجومەنی وەزیران ئێستا بەنیازن دەستکاری هەندێک لە بەڕگە و بابەتەکانی بکەن بە حکمی ئەو گۆڕانکارانەی لە ماوەی ئەم ساڵەدا هاتۆتە پێشەوە بە حکمی ئەو گۆڕانکارە سیاسی و ئەمنیانەی هەن. اینجا بوونی کورد و ئامادەیی وەزیرەکانی کورد لە ئەنجومەنی وەزیران گرنگ بوو کە لەوێ بتوانن دەنجی کورد بگەێنن و قسە لەسەر بەشە بودجێ هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوەی دواتریش کە گەڕایەوە ئێمە بتوانین لە پەرلەمان داکۆچی زیاتری لەسەر بکەین و هەر کەم و کوڕیەک یان شتێک کە پێویست بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان مابێ ئێمە شەڕی لەسەر بکەین. بەلاتەوە گرنگ بوو کە ئەم هەمانگیە هەبێت لە نێوان پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستان. کام پەرلەمانتاری کام کوتلەی سیاسی سەردانی هەرێمی کوردستان کرد و بەتابەتی پەرلەمانتارانی دەوڵەتی یاسا لەمەڕ کێشەکانی نێوان هەولێر و بەغدا ڕاوبۆچوونیان چی بوو؟ لە ڕاستیدا لە فراکسیۆنی جیاجای تێدا بوو، بەڵام زیاترەوەی کە هەیە ئێستا کە ئێمە ئەوەی کە دەورەکە کراوەتەوە لە ئاستی لیژنەکانە با بڵێن زیاتر لیژنە هەمیشەیەکانی پەرلەمان بۆیش لە کۆبوونەوەی خۆمان کە لەگەڵ بەڵێ سەرۆکی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنە کوردستانی سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کە ئێمە قسەمان لەسەری کرد باسمان لەوە کرد کە میکانیزمێک دابنێن بۆ ئەوەی کە لە نێوان لیژنە هەمیشەیە هاوچەشنەکاندا پەیوەندی و میکانیزمێک هەبێ بۆ ئەوەی بتوانین پەیوەندیەکە لە ڕێگەی ئەو لیژنانەوە بەهێز بکەین. بێگومان لە نێو دەوڵەتی یاساشدا بۆ ئاگاداریتان دەوڵەتی یاسا حەزەکەمەوە بزانن کە هەمووشی یەک بیرروڕای تەواو یەک ڕنگ نین. ڕاستە لە هەندێک شتدا ڕەنگە هیچ جیاوازێکی ئەوتوان نەبێ، بەڵام لە هەندێک شت ڕەنگە جیاواز بن. بۆ نمونە ئەوەی کە ئێستا کە پەیوەندی بە ئەو گۆڕانکارانەی هاتوونەتە پێشەوە بۆ ئاگاداریتان ئەوانەی کە لە نووری مالیچیەوە نزیکەن ئەوانە تەبانین لەگەڵ ئەوانەی کە لەگەڵ حەیدەر العەبادی با بڵێن نزیکن و پشتیوانی لێ دەکەن و هەندێک جار هەیە لە ناو کۆبوونەوەی پەرلەماندا هەندێک لەوانەی کە سەر بە نووری مالیچین لە ناو یەک ئێتیلافیشدان لە ناو دەوڵەتی یاسا هەوڵ دەدەن حەیدەر العەبادی و ئەوانەی کە نزیکن لەو ئیحراز بکەن و چێشیان بۆ دروست بکەن. ئەو مەسلەیە ئێستا بۆ ئاگاداریتان ینی مەسلەی کە ئەوەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەوە و پەیوەندی بە بودجەوە هەیە ئەوەی ئێمە دەیخوێنینەوە لە تەواوی تقریبەن کورد لە سیاسەکانی با بڵێن شیعە تقریبەن لەسەرەوە هاو ئاهەنگ و هاودەنگن کە پێویستە ئەم مەسلەیە بە مەسلەی نەوت و فرۆشتنی نەوت و شێوازەکانی فرۆشتنی نەوت و پەیوەندی نێوان هەرێم و بەغدا لەو مەسلەیە بەوە دەبەستنەوە. بۆیەش چاوەڕوانی ئەوەن کە هەرێمی کوردستان وەفدەکەی بچێت و بەیەکەوە دابنیشن و لەسەر ئەو مەسەلانە ڕێکەوتن بکەن اینجا باز لەوە بکرێت کە بەشە ئێوە تاشن ئاگاداری ئەوەن کە بێگومان وەفدە کوردیەکە سەردانی بەغدا دەکات. ئێوە پەرلەمانتار ئاگاتان لە کاتەکەی هەیە؟ بەڵێ کاتی دیاریکراوی یان ڕۆژی دیاریکراوی تا ئێستا بەڕاستی هیچ زانیارێکی وانییە کە چ ڕۆژێک دەچێت. پێم وایە لە ئاستی هاوەهەنگیکردنی نێوان هەولێر و بەغدا بۆ دیاریکردنی ڕۆژەکە هێشتا کۆتایی نەهاتووە، بەڵام ئەوەی کە ئاگادار بینەوەیە کە لە چەند ڕۆژی داهاتوودا و
هەر لەم مانگەی ئێستا تێیدان لەم مانگەدا ئەم سەردانە بڕیارە بکرێ و بە سەرۆکاتی بەڕێز نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت و دواتریش بەیەکەوە دادەنیشن و ئەو هەرچی ئەو وەزارەتانەی پەیوەنددارن بە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا نوێنەریان دەبێت لەوە بدەکە ئەوەی کە زانیاری لای ئێمە هەیە و ئەوانیش چاوەڕێ ئەوەن کە بتوانن بەیەکەوە لەسەر کێشەکان قسە بکەن بۆ ئەوەی بە تایبەتیش مەسلەی بودجە و مەسلەی نەوت ئەمە لە ئەولەویەتی گفتوگۆکان دەبێ هەم هەرێمی کوردستان مەبەستێتی بە تایبەتیش کە ئەوانە پەیوەندی بە ژیانی خەڵکی کوردستانەوە هەیە هەم ئەوانیش دانێ ئەو مەسلەیەک لا بکەنەوە ئەوەی کە پەیوەندی بە مەسلەی بودجە و مەسلەی نەوتەوە هەیە یعنی لە ئێستادا هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران لە هەرێمی کوردستان بیر لە داواکردنی قەرز دەکات لە چەند وڵاتێکی تر ئەمە ئاماژەیەکە بۆ ئەگەری نەگەیشتن بە چارەسەر لەگەڵ بەغدا لە ئێستادا یان بە پێشەوانەوە ئاماژەیەک هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان بەم سەردانی وەفدی کوردی بە بەغدا بێگومان مەسلەی قەرز وەرگرتن لە بانکی نێودەوڵەتی یان لە کۆمپانیا نێودەوڵەتەکە یان لە وڵاتانی تر لەلایەن هەرێمی کوردستانەوە بە پێی یاسای ئیدارەی مالی عێراق بۆی هەیە بەڵام دیارە ئەوە یاسا بەستوێتەوە بەوەی کە ڕەزامەندی بەغدای لەسەر بێ بەڵام ئەوەی هەیە ئێمە کە قسە لەگەڵ بەرپرسانی بەغدا و لەگەڵ پەرلەمانتارانی عێراقیش دەکەینەوەیە کە ئەم سیاسەتەی کە نوری مالیشی لە سەرەتای ئەم ساڵەوە گرتێ بەر بە بڕینی بودجەی بەشە بودجەی هەرێمی کوردستان لە ڕاستیدا ئەمە پاڵ بە هەرێمی کوردستانەوە دەنێ بۆ ئەوەی هەوڵ بدا کە ئابوورێکی سربەخۆی هەبێ کە پەیوەندی دیبلۆماسیەکانی سربەخۆتر بکە ئیتر ئەمە بەرەو ئەوە دەچێت کە عێراق لە سەردەستی کوردنا بەڵام لە سەردەستی حکوومەتی عێراق خۆی بەرەو عێراق بەرەو جیابوونەوە ببات ئەمە سیاسەتێکی هەڵەیە کە تۆ ژیانی خەڵک و موچەی خەڵک بکەیتە کارتێکی سیاسی و بەکاری بێنی ئەوانیش بەڵام بێگومان حەزەکەم ئەو ڕێی ئەوانیش بۆ خەڵکی کوردستان ڕوون بێتەوە ئەوانیش ئەوە دەڵێن کە ئێمە لە شەڕداین و بودجە کورتێنانێکی زۆرمان هەیە و پێویستمان بۆ هەیە بگەینە ڕێکەوتنێک بۆ ئەوەی هەرێمی کوردستانی ژەو نەوتەی دەفرۆشێ هەمووی ئەو پارەیە بێتەوە عێراق ئەوان باز لە کورتێنان لە سەروی 8 تریلیۆن دینار یان لە سەروی 8 ملیارد دۆلار دەکەن و کێشەیەکی گەوریان هەیە لەوەی کە تا ئێستا کە ئێمە ئێستا لە کۆتایی مانجی دەداین تا ئێستا بودجەی ئەم ساڵ پەسەند نەکراوە لە پەرلەمان کە دەبوایە ئێستا لە دەی ئەم مانگەدا پرۆژە یاسای بودجەی ساڵی 2015 لە پەرلەمان بوایە بۆ ئەوەی پەسەند بکرێت لەبەرەوە من پێم وایە ئەم کۆبوونەوەیە و ئەم گفتوگۆیی کە ئێستا دێتە پێشەوە گرنگە بە تایبەتیش کورد لە سەرەتای دروستبوونی حکوومەتەکەی حەیدەر العەبادی ڕایگەیان کە پشتیوانی لە پێکەنانی ئەم حکوومەتە دەکا و لەو گۆڕانکارە نەرەکە کاتۆتە کایەوە و دواتریش ئەو سێ مانگەی داناوە بۆ جێبەجێکردنی ئەو مەرجانەی کە کورد داوای دەکەوە داواکاری و مافی خۆیەتی طبعاً وەجگە لەوەش لەم دوایەشدا نیازپاچێکی تریشی نیشاندا بەوەی کە وەزیرەکانی کورد چوون لە هاتن لە بەغدا بۆ بەشداریکردن لە ئەنجومەنی وەزیران و دەست بەکاربوون لە پۆستەکانیان ئەمەشیان بەڕاستی ئێستا پێشوازیەکی باشی لێ دەکرێت بەڵام من پێم وانییە ئێمە هێندە خۆشببین بین بەوەی کە پێمان وابێ ئیتر ئەمە هەموو کێشەکان چارەسەر دەکات بەڵکو ئەمە پێویستی بۆیە کە گفتوگۆکان دەست پێ بکرێت لە نێوان هەردوولادا پێت وایە لەم سەردانەی وەفدی کورد بۆ بەغدا هەنگاوێکە بەرەو چارەسەریان کورد بۆیە بیر لە قەرز دەکاتەوە دەرکی بەوە کردووە کە بەم سەردانە شتێک لە دۆخەکە ناگۆڕێ و ئەوەی کە پەیوەستە بە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمەوە کە بەغدا داوای دەکات بەکوێ گەیشتووە؟ بەڵێ ئەوەی کە لە ڕاستیدا ئەمە بۆ نەبوونی متمانە دەگەڕێتەوە هەرێمی کوردستان حەقی خۆیەتی کە متمانە بە حکوومەتی فیدرالی نەکات و لەبەرەوەی ئەزمونێکی تاڵی هەیە لەگەڵ حکوومەتی بەغدا لە چەندین لەو کێشانەی کە تا ئێستاش بە هەڵپەسێردایی ماونەتەوە کە چارەسەر نەکراون و کێشەی سەرباریشی هاتۆتە سەر کە مەسلەی بڕینی بەشە بودجێ هەرێمی کوردستانە لەلایەن حکوومەتەکەی پێشوو ئەمە نەبوونی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هەرێمی کوردستان ناتوانێت متمانەوە بەوە بکات کە حکوومەتی عێراق ئامادەی تەواوی هەبێ بێت ئەم بەشە بودجێ بگەڕێنەوە بۆیە حەقی خۆیەتی
لەسەر هەردوو قاچ بڕوات و بە هەردوو ئاڕاستە هەنگاو بنێت هەم بەرەو بەغدا بۆ ئەوەی بتوانێت مافەکانی خۆی لەوێ بۆ بگەڕێتەوە وام لە هەمان کاتیشدا هەوڵی ئەوە بدا کە چیتر بەڕاستی وەزعی هەرێمی کوردستان و دۆخی ئابووری هەرێمی کوردستان تحملیەوە ناکات کە هەم موچەی خەڵک دوا بکەوێت لەوە زیاتر و هەم بازاریش لەوە زیاتر تووشی ڕکود و وەستان ببێ کە خۆتان دەزانن کاریگەریشی تەواوی لەسەر پرۆژەکان لەسەر بازار و بازرگانی لە هەرێمی کوردستان داناوە لەبەرەوە ئەمە من پێم وایە هەنگاوە کە حەقی خۆیەتی و کاری بۆ بکات چونکە وەکو گوتم بەغدا هێشتا ناتوانێت ئەم متمانەیە لای هەرێمی کوردستان دروست بکات. بەڵێ لەبارەی پرسی نەوتەوە کاکاوە کورد ئەم جارە کە دەچێتە بەغدا وەڵامێکی پێ بۆ داواکارێکی بەغدا سەبارەت بە هەناردەکردنی نەوت لە ڕێگەی سۆمەوە یان دیسان گفتوگۆی لەسەر دەکات. نەخێر من پێم وایە ئەمە دیسانەوە گفتوگۆ دێتە پێشەوە چونکە تا ئێستاش من شتێکی ئەو تۆ نزیک بوونەوەیەک لە بیر و بۆچوونەکان بەدی ناکەم کە تەواو گەیشتبنە ڕێککەوتن پێشەوەی دەست بە گفتوگۆکان بکرێ چونکە مەسلەی سۆمۆ فرۆشتنی نەوتەکە لە ڕێگەی سۆمەوە بێگومان ئەمە مۆزوعەکە هەردوو لە باز لەوە دەکەن کە سۆمۆ بەشدار بێت لەو مەسلەیە بەڵام بە دوو دیدگای جیاواز بەغدا پێی وایە دەبێت تەنها لە ڕێگەی سۆمەوە بفرۆشێ و ئەو نەوتە ئەو بەرپرس بێت لە فرۆشتن و لە وەرگرتنی داهاتەکەی و دواتر داهاتەکەی بچێتە بانقی DFI با بڵێن سندوقی گەشتە پێدانی عێراق و خۆی عێراق با بڵێن بڕیار بەدەست و ئامر بەسەرف بێت لە چۆنێتی سەرفکردنی ئەو پارەیە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە تا دوایین هەڵوێستیشی لەو بارەوە ئەوەیە کە ئێمە ئامادەین سۆمۆ بەشدار بێت لەوەی کە و ئاگادار بێت لە فرۆشتنی ئەو نەوتەی کە هەیە و ئەو داهاتێک کە دێت بەڵام بە مەرجێک تەنها لە ڕێگەی سۆمۆ نەبێت دەکرێت لیژنەیەکی باڵای نەوت یان فرۆشتنی نەوت پێک بهێنرێ یان ئەوەی کۆمپانیایی کە لە هەرێمی کوردستان بە تایبەتمەند بە فرۆشتنی نەوت پێک دێ و دواتر ئەم لیژنەیە دەکرێت سۆمۆ بەشداری تێدا بکە و ئەندامی هەبێتێدا بۆ ئەوەی لە وردەکاریەکان ئاگدار بێ و لە ڕادەی فرۆشتنی نەوتەکە ئاگدار بێ و هەندێک بیر و بۆچوونی تریشەیە باز لەوە دەکەن کە ئەو پەیڕەوەی کە یان ئەو یاسایی کە سۆمۆ کاری لەسەر دەکات و بە پێی ئەوە کار دەکات تعدیلی تێدا بکرێت و گۆڕانکاری تێدا بکرێت بەڵام وەکو گوتم ئەمانە هەتا ئێستا بیر و بۆچوونە نەگەیشتونەتە ئاستی ئەوەی کە بڕیاری یەکلاکەرەوە بن ئەمە دەوەستێتە سەر ئەوەی کە تا چەند ئەو گفتوگویانە دەتوانن لەو مەسەلانە بگەنن ڕێککەوتنێک لە نێوان هەردوولادا. زۆر سپاس بۆ کاوە محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق کە لەم کاتەدا لە هەولێرەوە لەگەڵماندا بووی. باڵێزی فەرەنسا لە عێراق ڕایگەاند وڵاتەکەی لە هاوکاریکردنی سەربازی و مرۆیی بۆ هەرێمی کوردستان بەردەوام دەبێت و چەند ڕێکخراوێکی فەرەنسیش بۆ یارمەتیدان و پێشکەشکردنی خزمەتگوزاری مرۆیی بۆ ئاوارە و پەنەبەرەکان دێنە هەرێمی کوردستان. پێگەی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە نێچیروان بازرگانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی لەگەڵ مارک باریتی باڵێزی نوێی فەرەنسا لە عێراق و وەفدێکی یاوەری گفتوگۆیان لەسەر بارودۆخی سیاسی و ئەمنی عێراق کرد. لە دیدارەکەیاندا باڵێزی فەرەنسا خۆشحاڵی خۆی بەسەردانی بۆ کوردستان نیشاندا و جەختی لە پەرەپێدانی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و فەرەنسا کردەوە. ڕاشی گەیاند فەرەنسا لە هاوکاریکردنی سەربازی و مرۆیی بۆ کوردستان بەردەوام دەبێت و هاوکاری مرۆیەکانی زیاتر دەکات. لەو میانەشدا چەند NGOیەکی فەرەنسی بۆ یارمەتیدان و پێشکەشکردنی خزمەتگوزاری مرۆیی بە ئاوارە و پەنابەران دێنە هەرێمی کوردستان. لای خۆیەوە سەرۆکی حکوومەتی هەرێم ئاماژەی بۆ دا هەرێمی کوردستان دەیەوێت سەرجەم کێشەکانی نێوان هەولێر و بەغدا چارەسەر بکرێت. جەختیشی لەسەر پشتگیری هەرێمی کوردستان بۆ حکوومەتی حەیدەر ئەبادی کرد و پەیوەندیەکانی هەولێری لەگەڵ تاران و ئەنقەرە بە گرنگ لە قەڵەمدا. لالایەکی ترەوە فرانک والتەر شتاینمایر وەزیری دەرەوەی ئەڵمانیا ڕایگەیاند وڵاتەکەی چەک ڕەوانەی هێزەکانی پێشمەرگە دەکات و ڕاهێنانی سەربازیشیان پێدەکات. شتاینمایر کە بەمەستی ئەنجامدانی چەند دیدار و کۆبنەوەیەکی فەرمی سەردانی وڵاتی ئازەربایجانی کردووە لەگەڵ هەریەک لە ئیلهام عەلیئۆف سەرۆک کۆمار و ئیلمار مەمەدیارۆف وەزیری دەرەوەی ئەو وڵاتە کۆبەوە. پاشان شتاینمایر و مەمەدیارۆف لە وەزارەتی دەرەوە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیەوە بەشیان ئەنجامدا. لە وەڵامی پرسیاری ڕۆژنامەنووساندا شتاینمایر باسی لە پێشهاتەکانی عێراق کردووتی یارمەتی مرۆیی پێشکەش بە هێزەکانی پێشمەرگە دەکەن کە بەرەنگاری داعش دەبنەوە. بەڵام بینیان ئەوەش بەپێی پێویست نەبووە
بۆیە چەکیشیان بۆ دەنێرن. هەروەها وتیشی بابەتی ڕاهێنان بە هێزی پێشمەرگەشیان کردوتە بەرنامەی خۆیان لەو چوارچێوێژدا کۆمسیۆنێکی لێکۆڵینەوەیان ناردۆتە هەولێر دوای ئەوەی کۆمسیۆنەکە گەڕایەوە بڕیاری خۆیان دەدەن. دوێنێ 45 ڕۆژ بە سەر پێکێنانی حکوومەتەکەی حەیدەر عیبادیدا تێپەر دەبێت و سەرکردایەتی سیاسی کوردیش کە 3 مانگی بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی بۆ عیبادی دیاری کردووە نیوەی وادە دیاریکراوەکەی تێپەر بوو. بەڵام تا ئێستا هیچ داواکاریەکی جێبەجێ نەکراوە و موچەی فەرمانبەرانی هەرێمیشکە بەپێی کارنامەی حکوومەتەکەی عیبادی دەبوو دوای هەفتەیەک لە دەستبەکاربوونی ڕەوانەی هەرێمی بکات. ئەویش ڕەوانە نەکراوە و نازانرێت کەی ڕەوانە دەکرێت. بەشێک لە پەرلەمانتەرانی کوردیش لە بەغدا دەڵێن زەمانی جێبەجێکردنی داواکاریەکانی کورد نییە. 8 مانگ لەمەوبەر بابڕیارێکی نووری مالیکی سەرۆکوەزیرانی ئەو کاتێ عێراق بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێم ڕاگیرا. لەو کاتەوەش تا ئێستا هەرێمی کوردستان بە قەیرانێکی داراییدا تێدەپەڕێت. هەرچەندە ماوەی 45 ڕۆژە نووری مالیکی دەسەڵاتی یاسایی لە پۆستەکەی دانەماوە کەچی پێچەوانەی هەموو بۆ چونانە کێشەکان هەروەکو خۆیان ماونەتەوە. لە سەرەتای دەست بەکاربوونی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی تازەی عێراق چەمبەڵێنێکی بۆ کورد پێبوو. لەوانەش وا بڕیار بوو لە ماوەی 1 مانگدا بە شێوەی قیز موچەی 2 مانگی فەرمانبەران بنێرێت کەچی ئەو وادەیەش تێپەڕی هەرێم هەر لە چاوەڕوانی ناردنی ئەو بەشە بودجەیە. 8 مانگە و 8 نۆ عەبادی مولزەمە بۆی سلفێ بۆ حکوومەتی هەرێم بنێرێ. ئەو ئیلتیزامێکی ئەخلاقیە کە عەبادی دەبوو بیکردایە لە بەرەوەی لە بڕگە 17 لە وەسیقەی سیاسی کە خۆی تەقدیمی پەرلەمانتارانی کردبوو ئەوەی تیا ڕوون کردبووە کە ئەو فورە تشکیل حکوومانی لەو ڕۆژەی لە 8 مانگەوە ئەو مولزەمە بۆی بۆ ماوەی مانگێک ئەو سلفەیە بنێرێ بەداخەوەنەی نرد. ڕەنگە موبەڕی ئەویان هەبوو بێت کە وەزیرەکان نەچوونە باعتیباری وەزیری مالیە لە حسەی کوردی ئێستا وەزیرەکانیش دەست بەکار. بە گوێرەی دەستوری عێراق لە بودجەی گشتی دەوڵەتدا هەرێمی کوردستان لە سەدا 17 بەردەکەوێت. بەڵام بەردەوام سیاسیەکانی کورد عێراقیان بەوە تۆمەتبار کردووە کە بەشە بودجە ڕاستەقینەکەی بۆ ڕەوانە نەکراوە هەر جارە و بە بیانوویەکی جۆراوجۆر. هەموو ئەمانە ژوای لە هەرێم کرد کە ئیتر نەوتی هەرێم لە ڕێگەی بۆڕیەوە بگەێنێتە وڵاتی تورکیا و ڕەوانەی بازارەکانی جیهانی بکات. ئەم بڕیارەش عێراقی زیاتر تووڕە کرد و بڕینی بەشە بودجەی هەرێمی کوردستانی بە دوای خۆی داهێنا. لە ئێستاشدا سەرباری هەوڵەکانی کورد بۆ چارەسەرکردنی کێشەکان و بەڵێنەکانی عەبادیش بۆ کورد لەلایەک بەڵام هێشتا پەرلەمانتارانی دەوڵەت یاسا و لستی ئەحرار پێیان وایە بۆ گەڕانەوەی بەشە بودجەی هەرێم پێویستە هەرێم بڕی فرۆشی نەوت بگەڕێنێتەوە بۆ خەزێنەی گشتی دەوڵەت. المشكلة كان في معدل تصدير النفط يعني وفي تسليم خۆی کێشەی نێوان هەرێم و ناوەن لە بنەڕەتدا نەوتە. بەوەی دەستوری عێراق هەرێمی پابند کردووە بە هەموو ئەو داهاتانەی نەوت بگەڕێنێتەوە بۆ بەغدا. بەڵام بەغدا دەڵێت هەولێر پابند نەبووە بۆیە کێشەکان پێویستە بە گوێرەی دەستور چارەسەر بکرێن. بە درێژایی سەرجەم حکوومەتە یەک بە دوایەکەکانی عێراق کورد بەردەوام چەندین کێشەی لەگەڵدا ماوەتەوە و جاردوای جاریش کێشەکانی لا بری چارەسەر ئاستی خراپتریان بە خۆیانەوە بینیوە. بۆیە ئەم جارەیان کورد لە سەروبەندی پێکەنانەوەی حکوومەتە نوێیەکەی عێراقدا چەندی مەرجی بۆ بەشداریکردنی خستە ڕوو. لەوانەش تا ئەو کاتەی موچەی فەرمانبەران نەگەڕێتەوە وەزیرە کوردەکان بەشدار پێناکات لەو حکوومەتەدا. بەڵام دیسانەوە کورد وەزیرەکانیشی دەست بەکار بوون و هێشتا ئاسۆیەکی ڕوونیش بادی ناکرێت بۆ ناردنەوەی موچەی فەرمانبەران. تا ئێستا حکوومەتەکەی عێراقی عیبادیش سوورە سەرەوەی کە ئەم دۆسیە بە دۆسیی موچەی فەرمانبەران و بڕینی بەشە بودجەی هەرێم وەکو کارتێکی سیاسی بەکاربێنێ لەسەر هەرێم. ئەگەر پێشتر ویست پێیان زەخت و فشارێ بەسەر هەرێمی کوردستان دروستکەن تاکو بە شێوازێکی ینی نادیار و ناڕۆشن چۆک بەرامبەر بە ناوەندا بدە. ئێستا دەیانەوێت زیاتر وەکو کارتێ بەکاری بێنن بۆەوەی کە لە دۆسیی نەوتا بگێنە چارەسەرێک. بڕینی بودجەی هەرێم لەلایەن بەغداوە بە تەنها کاریگەری بەسەر دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێم بەجێنەهێشت. بەڵکو لەو کاتەوە تا ئێستاش هەرێمی ناچار کرد هەرچی پرۆژە و پێشینەکانی خانوبەرە و هاوسەرگیری هەیە ڕایان بگرێت. چاودێران دەڵێن لاڕوێکی ترەوە جارێکی تر خاڵی لاوازی هەرێمی بەرامبەر بە بەغدا نیشاندایەوە بەوەی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هەرێم تەنها پشتی بە دارایی بەغدا بەستووە. فەرمان محەممەد ئێنارتی هەولێر. ڕۆژنامەی هەولێری سەر بە پارتی دیموکراتی کوردستان وەڵامی وتارێکی شاناز ئیبراهیم ئەحمەد دەداتەوە و دەنووسێت یەکێتی بەدەست کەسانێکی وەک ئەو گیری خواردووە
کە تا ئێستاش بازرگانی بە پێگە و ناوی مامجەلالەوە دەکەن. شاناز ئیبراهیم ئەحمەد پێشتر لە وتارەکەیدا ڕخنەی توندی لە پارتی گرتووە لە دۆسەی نەوت و پەیوەندیە دیبلۆماسی و سەربازیەکانی هەرێم و ئاماژەی بە تاکڕەوی پارتی کردبوو. ڕۆژنامەی هەولێر باسی ئەوەی کردووە لەتیف ڕەشید کە دەبێتە هاوسەری شاناز ئیبراهیم ئەحمەد بە مالیکی وتبوو موچە و بودجەی هەرێمی کوردستان ببڕێت. وا دیارە کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و مەکتەبی ڕاگەیاندنی هەردوو حیزبەکەش لە چەند ڕۆژی ڕابردوودا لەسەر بارگەرژی عەلامی و لێدوانە دژبەیەکەکانیان لەسەر یەکتر هێشتا ئەنجامێکی نەبووە. ڕۆژنامەی هەولێری سەر بە پارتی دیموکراتی کوردستان وەک ئاماژە بۆ شاناز ئیبراهیم ئەحمەد لە دوا ژمارەیدا وتارێکی بەناوی شاناز شانازی بە چیەوە دەکات بڵاو کردەوە و تیایدا ڕەخنەی توندی لێدەگرێت و بە چەند شتێک تۆمەتباری کردووە. وتارەکە وەڵامدانەوەی وتارێکی شاناز ئیبراهیم ئەحمەدە لەبارەی ڕێکەوتنی استراتیژیەوە کە ئاماژەی بەوەدا بوو ڕێکەوتن دەبێت بۆ کۆتایهێنان بە حکم و بڕیاری تاکڕەوانە بێت لە هەرێمی کوردستاندا، واتە بە جۆرێک پارتی بە تاکڕە و تۆمەتبار کردهبوو. وتاری ڕۆژنامەکە بێ ئەوەی ناوی نووسەرەکەی لەسەر بێت دەڵێت شاناز ئیبراهیم ئەحمەد یەکێکە لەوانەی پێش هەرلایەک خودی یەکێتی بە دەستیانەوە گیری خواردووە و باڵسوکەوت و خیتابی دڵڕەشانە سەرئێشەی زۆریان بۆ یەکێتی دروست کردووە. شاناز ئیبراهیم ئەحمەد لە وتارەکەیدا ڕەخنەی گرتبوو لە دۆسیی نەوتی هەرێم و ڕۆژنامەی هەولێریش ئاماژەی بەوە داوە بەرپرسانی یەکێتی ڕایان گەیاندووە ئاگاداری ورد و درشتی نەوتن و هەر گەندەڵیەکیشە بوو بێت لای بەرپرسان نزیکەکانی شاناز ئیبراهیم ئەحمەد و ئەندامانی باندەکەیەتی ئیتر چۆن ڕووی دێت دەستی چەوری بە سەری خەڵکی تر بسڕێت. لە وەڵامی ئەو قسەیەشی کە وتبووی گومان لە شێوەی دابشکردنی چەک دەکات ڕۆژنامەی هەولێر نووسیوێتی بای سیفەتێک بۆی نییە باسی چەک و وردەکاری سەربازی بکات چونکەوە ئیشی وەزارەتی پێشمەرگەیە، بەڵام دیارە شاناز ئیبراهیم ئەحمەد چاوی پێی هەڵنایەت و دەیانەوێت جیاوازی لە نێوان پێشمەرگەدا دروست بکەن. شاناز ئیبراهیم ئەحمەد لە وتارەکەیدا ڕەخنەی گرتبوو لە هەڵکەندنی خەندەق و داخستنی سنوور بە ڕووی خۆر ئاوای کوردستان و بۆنی بنکە سەربازەکانی تورکیا لە هەرێم و خۆرەخکردنی پەیوەندی دیبلۆماسی و ئابووری و سەربازەکانی هەرێم. ئەوەش وەک تۆمەتبارکردنی پارتی بەوەی تاکلایەنە ئەو بڕیارانەی داوە. ڕۆژنامەی هەولێر بەوە وەڵامی دەداتەوە کە شاناز ئیبراهیم ئەحمەد کاتێک نوێنەری حکوومەتی هەرێم بوو لە بەریتانیا لە کارەکەیدا شکستی هێناوە و جالیەی کوردی دەرگایان لێگرت و لە نووسینگەکەی دەریان کرد. لە بەشێکی تری وتارەکەیدا شاناز ئیبراهیم ئەحمەدی بە گەندەڵی و دروستکردنی باند لە ناو یەکێتیدا تۆمەتبار کردووە. ڕۆژنامەکەی سەر بە پارتی ئەوەشی نووسیوە کە لەتیف ڕەشیدی هاوسەری شاناز ئیبراهیم ئەحمەد با ئیستیغلالکردنی غیابی مامجەلال و بۆ خۆشیرینکردن لای مالکی پێشنیازی ئەوەی بۆ نووری مالکی کرد کە بودجە و موچەی هەرێمی کوردستان ببڕێت و ڕۆژنامەکە ئەوەی با خیانەت ناو بردووە. ڕۆژنامەی هەولێر باسیەوەی کردووە قسە و هەڵسوو کەوتەکانی شاناز ئیبراهیم ئەحمەد تعبیر لە سیاسەتی یەکێتی ناکەن و هەموانیشەوە دەزانن کە مامجەلال لە داخی جۆرە کەسانێکی وەک ئەو تووشی نەخۆشی بووە و ئێستاش هەروانە بازرگانی بە پێگە و ناوی مامجەلالەوە دەکەن. ڕۆژنامەی هەولێر داواشی لە یەکێتیەکان کردووە ئەو پرسیارە بکەن بۆچی لەو کاتەدا کە هەموو لایەک هەوڵی نەهێشتنی دووبەرەکی دەدەن بە چ سیفەتێک و بە چ ئامانجێک شاناز ئیبراهیم ئەحمەد هەوڵی دووبەرەکی دەدات. ئەگەرچی بڕیار بوو دوێنێ جارێکی تر ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆ ببێتەوە پرسی پارێزگار و سەرۆکی ئەنجومەن یەکلا بکاتەوە، بەڵام کۆبوونەوەکە بۆ 11 مانگی داهاتوو دواخرا. ئەنجومەنی پارێزگای سلێمانی تا ئێستا 9 جار کۆبوونەوەکانی بەکراوەیی هێشتوتەوە و بەهۆی ڕێکنەکەوتنی لایەنە سیاسیەکان لەسەر پۆستی پارێزگار و سەرۆکی ئەنجومەن نەیتوانیوە بەرگاری کۆتایی لەسەر پرسەکە بدات. ئەنجومەنی پارێزگای سلێمانی پرسێک کە نزیکەی 6 مانگە بە هەڵواسراوی ماوەتەوە و نەتوانراوە نە پارێزگار و نە سەرۆکی ئەنجومەنەکەی دیاری بکرێت، ئەگەرچی هەر بەزوی ئەنجومەنی پارێزگای هەولێر و دهۆک یەکلای کرایەوە، بەڵام تا ئێستا ئاسۆی یەکلابوونەوەی پرسەکەی سلێمانی ڕوون نییە. یەکێتی نیشتیمانی کوردستان کە خاوەنی 11 کورسی ئەنجومەنەکەی و گۆڕان بە تۆمەتباری سەرەکی ئەم پرسە دایدەنێت هێشتا بڕیاری نەداوە کە چۆن لەگەڵ لایەنەکان ڕێک بکەوێت، چونکە ئەو نە پێشنیازەکەی فراکسیۆنی خزمەتی قبوڵە و نەخۆشی لەگەڵ گۆڕان ڕێک دەکەوێت.
لەگەڵ برایانی گۆڕان و لایەنە سیاسیەکانی تر دانیشتوین بۆی کە بتوانین ئەنجومەنی پارێزگا هەم پێبێنین واتە پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و پۆستەکانی کەش لە ئەنجومەنی پارێزگا دابرێ بەڵام بەداخەوە تاکو ئەمڕۆ نەگەشتینەتە ئەنجامی نهایی کە دیارە ئێمە ئامانجمانەوەیە کە ئەنجومەنێکی هاوبەش واتە بە بەشداربوونی هەموو لایەنە سیاسەکان کە بە پێی ئیسێخاقاتی قانونی و ئینتیخابی خۆیان کە کورسیان هێناوە بەشدار بن. بزوتنەوەی گۆڕان کە خاوەنی 12 کورسیە و لە یەکلانەبوونەوەی حکومەتی خۆجێی سلێمانیدا پشکی شێری بەردەکەوێت ئەویش کێشەکە دەخاتە ئەسۆی یەکگرتو و کۆمەڵ و دەڵێت بەڵێنەکەیان نەبردۆتە سەر و دەنگیان بە بزوتنەوەی گۆڕان نەداوە. من پێم وایە لیستێکنەوە ئەو مووقیفە سەر خۆیانەکەوێت ئەوە دەنگدەرەکانیان ئەبێ مووقیفێ بێ بەرامبەر بەو لیستانە ئەو دەنگدەرەکانیان ئەبێ محاسبەیان بکە لەبەرەوەیانەوە هاتن پێشنیاریشیان کردوە لە پێشنیارەکەی وتیان ئەو لایەنی بە قسەمان نەکا عقوبەی دەدەین بەڵام بەداخەوە ئەو بەڵێنی خۆیان دابوو جێبەجێیان نەکرد. یەکێتی گۆڕان قسەی خۆیان کرد ئەوەی ماوە چوار کورسەکەی لیستی خزمەتە کە تا ئێستا نە ئامادەیە دەنگ بە گۆڕان بدات نەبێ یەکێتی ئەویش بڕیارەکەی لە خۆی دوور خستۆتەوە و خستوێتە ئەستۆی کۆبوونەوەی لووتکەی پێنجدانە سیاسەکەی هەرێم. ئەم جارجیا لە جارەکانی کە زۆر بە شێوەیەکی بێدەنگ کۆبوونەوە کە دوا خراپ و کاتێکی کە و ئەوش بۆ خۆی ئەوە ئاگەیەنێ کە فعلەن ینی ئەنجومەنی پارێزگا گەشتونە تاولانی کە بێلایەنە سیاسیەکان یەک لای بکەن و ئێمە ئەوەی پێیوەست بێ بە ئێمە وەکو وەفدەکانی دانوستکار لە نێوان لایەنەکان ئێمە هەموو جوهدی خۆمانمان کرد هەوڵماندا چەندین کۆبوونەوەمان کرد ئێمە نەگەشتینە نەتیجەوە باوەڕمان وا بوو کابێ لە کۆبوونەوەیەکی لوتکام یەکلا بکرێتەوە. ئەگەرچی یەکێتی و گۆڕان هیچ کامیان نیوە زیاتری کورسیەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیان بەدەست نەهێناوە کە تەکاتە 17 کورسی بەڵام پێشدانە سیاسەکە کە یەکگرتو و کۆمەڵ و پارتی و سۆسیالیست و مەسیحەکان دەکات و خاوەنی 9 کورسین ناتوانن بەبێ گۆڕانوێکێتی بڕیار بدەن چونکە ئەو دوولایەنە خاوەنی 23 کورسین و زۆرینەن بۆیە هەر کاتویستیان پێکەوە ئەنجومەنەکە پێک دەهێنن و پارێزگار و سەرۆکی ئەنجومەن هەڵدەبژێرن و هەر کاتیش ویسیان دەتوانن ئەنجومەنەکە هەڵبۆشێنەوە. لە ڕابردوودا ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی چاوەڕوانی بڕیاری ئەندامی وەفدی حیزبەکانیان بوون کەچی ئێستا ئەندامانی ئەنجومەن و ئەندامانی وەفدی حیزبەکانیش چاوەڕوانی بڕیاری کۆتایی کۆبوونەوەی لووتکەی پێنجدانە سیاسەکەن کەچی هێشتا ڕوون نییە پێنجدانە سەرچەکە کۆبوونەوەی لووتکە کەی دەکەن و کەی بڕیار لەسەر حکومەتی خۆجێی سلێمانی دەدەن. هێمن مەحموود نارتی سلێمانی. لە کۆتاییدا بیرخستنەوەی ناونیشانەکان لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کۆبانەوە شەڕ بەردەوامە و وەزیری پاراستنی کۆبانێش دەڵێت 5 چەکداری داعش کوژراون و 2 شەڕبانی شەهید بوون. باڵوێزی فەڕەنسا لە عێراق ڕایگەیاند وڵاتەکەی بەردەوام دەبێت لە هاوکاریکردنی سەربازی و مرۆیی هەرێمی کوردستان. ئەو وادەی کورد بۆ عەبادی دیاری کرد تەنها 45 ڕۆژی ماوە تا ئێستاش نەبوو جەڕەوانەکراوە و نە هیچ داواکاریەکی دیکەی کورد جێبەجێکراوە. هەمیشە لە خۆشیدا بن.